جاری یکم جنابتان لکاتێک دا سەردانی کوردستانتان کرد کە کوردستان کەوتبووە بەرهێڕشی درۆندەترین ڕێکخراوی تێرۆریستی جیهان و شەڕ زۆر نێزیک بوو لە پایتەختی ئێمە لەو کاتەدا جەنابتان مجازەفە بوو کردان و هاتن و ئەمە پشتگیریەکی زۆر گەورە بوو بۆ ئێمە و هەڵوێستێکی مەردانە و مرۆڤ دۆستانەتان تۆمار کرد بوو خوتان و بۆ گەلەکەتان. پاش 2 ساڵ و نیو تقریباً ئێستاش ئیمڕۆ جارێکی تر کە ئێمەتان سەربەرز کرد و تەشریفتان هینا و لە خزمەتتان بووین پێشی سەعاتێک تقریباً لە جەبهە لە چیای زەرتک کە تەماشای مووسڵ و دەوروبەرمان دەکرد کە ئەمە ئاسان نەبوو، ئەمە بە خوێنی شەهیدە قارەمانەکانی پێشمەرگە بوو و بە پشتیوانی هێزی هاوپەیمانان کە فەرەنسا ڕۆڵێکی ئەساسیە بینی لەو هاوپەیمانیە. جەنابی سەرۆک ئێمە هەمیشە فەرەنسامان بینی و پشت و پەنایەک بووە بۆ گەلی کوردستان. ئێمە ئومێدێکی زۆرمان پێتانە و ئومێدمان وایە لە ئایندەش فەرەنسا ببینین لە پشت خۆمان و بۆ ئەوەی بگەین بە هەموو ئاواتەکانمان. Monsieur le Président, je tenais à être ici. جناب سەرۆک ویستم لە ساڵی 2017 لە بیداتی ساڵی 2017 بێن بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی بە هیوای بە سەرکەوتن بۆ ئێوە بخوازم لە ڕوبەڕەبوونەوەی شەڕی دژی تیرۆریستان. ئاماژەتان بەوە کرد کە ساڵی 2014 لە مانگی نۆ هاتم بۆ کوردستان ئەو کات داعش لە نزیک هەولێر بوو. داوای ئەوەتان کرد کە فەرەنسا پشتیوانی هەرێمی کوردستان بکە لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستان. فەرەنسا بەو ئەرکە هەڵسا و فەرەنسا ئەندام بووە ئەندام لە هاوپەیمانێتی دەوڵەتی دژی تیرۆریستانی داعش. بەڕاستی بەبێ ئازایەتی و بەبێ قوربانی پێشمەرگە زۆر ئەستەم بوو کە داعش تێک بشکێندرێت. پێش چەند کاتژمێرێک سەردانی بەرەکانی جەنگمان کرد، هەموو ئەو ناوچانێک کە پێدا تێپەڕین بە خوێنی پێشمەرگە ئازاد کراون و لە چای زەرتک هەموو ئەو گوند و شاروشکەمان کە بینیمان بە ئازایەتی و بە قوربانی پێشمەرگە ئازاد کراون. هەموو ئەو کەمە ئاینیانەی کە لەو ناوچانە دەژیان چیتر لە ئایندەی خۆیان ناترسن. À des villages de retrouver la vie.